مزگەوتی سوڵتان مەحموودی غەزنەوی کە دەکەوێتە شاری سواتی باکووری پاکستان کۆنترین مزگەوتی ئەو وڵاتەیە و مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 11ی زاینی. دوایەوەی سوپاکەی سوڵتان مەحموودی غەزنەوی لە شاری سوات سەرکەوت بەسەر هێزەکانی ڕاجاگیرای بودیدا لە نێوان ساڵانی 1948 بۆ 1949 لە نزیک کۆشکی ڕاجاگیرە ئەم مزگەوتە دروست کراوە. بە تێپەڕینی کات و باوەکاری جاجیا مزگەوتەکە کەوتۆتە ژێر خاک و لە چاون بووە. کاتێک هاوڵاتیەک ویسوێتی لەو ناوچەیەدا خانوو دروستکات دۆزراوەتەوە. ساڵی 1985 شوێنەوارناسە ئیتاڵیەکان مێژوو نازنامەی مزگەوتەکان ئاشکرا کرد و لەو کاتەوە تا ئێستا بۆتە یەکێک لە جێگا گرنگە گەشتیاریەکانی پاکستان کە لەلایەن گەشتیارە بیانی و ناخۆییەکانەوە گرنگیەکی زۆری پێدەدرێت. کارەکانی هەڵکەندن و کنە و پشکنینی مزگەوتەکە لە ماوەی 14 ساڵدا کۆتایی هاتوو. لە ساڵی 1985 بۆ 1999 کارەکانی هەڵکەندنی مزگەوتەکان جام درا و دەرکەوت مێژووی دروستکردنی مزگەوتەکە دەگەڕێتەوە بۆ سەدەی 11. لەو ناوچەی مزگەوتەکەی تێدا دروست کراوە گۆڕستانێک چەند ژوورێک ژووری مانەوەی فەقێکان و ئاشێکی ئاو هەیە. لە ناو گۆڕستانەکەشدا مەزارێکەیە کە بە گوتەی دانیشتوانی ناوچەکە مەزاری غازی بابایە کە یەکێک بووە لە فەرماندەکانی سوڵتان مەحموودی غەزنەوی و لە کاتی شەڕی بودیەکاندا لەوێ شەهید بووە. مزگەوتی سوڵتان مەحموودی غەزنەوی لە پاڵەوەی دێرینترین مزگەوتی پاکستانە، یەکێکە لە نمونەکانی تەلارسازی ئیسلامی لە سەدەی 11دا و لە ئێستاشدا بۆتە ناوەندێکی گرنگی گەشتیاری و ساڵانە هەزاران کەس لە وڵاتە جیاجیەکانی دنیاوە سەردانی دەکەن.